کە مرۆڤ هەیە لە سەر بەهۆکاری ڕووداوێک یان بارودۆخێک تووشی بێهیوایی نەبێت، بەڵام کەسانێکیش هەن کە خۆیان هۆکاری ئەم بێهیواییان و کەسانێکن کە چواردەور و خێزانەکەیان هۆکاری ئەم بێهیواییان بە تایبەت لە ناو گەنجانە ئەم بێهیواییە بەداخەوە کە زۆرە و ئەبینرێت. چالاکوانێکی سۆشال میدیامان لایە بوار مەنسوور باسی ئەم بێهیواییە کا لە ناو گەنجانە و خۆشی گەنجێکی چالاکە. بوار سلااوت لێبێ ئەوم کاتەوە باش. سڵاو لێوەش سڵاو بۆ هەموو بینەرانی کورسات. خۆشحاڵم کە لە بەرنامەیەک میوانم کە ئەو کاتانی کە سێرمە کرد مناڵێک بووم سواس بۆخوا بەرنامەکە بەردەوام لە بەرەو پێشچوون و بەردەوامیایە و خۆشحاڵم کە شاد بوومەوە بە مامۆستای کاتی خوێنی سەرەتایی دوای 11 ساڵ مامۆستا ڕەوەند ئەوەش باسی ساڵەکەی مەکە با تەمەنی ماشەڵاوکو خۆی ماوە هیچ نەگۆڕەوە یعنی 11 ساڵ من باوەڕم ناکرد پۆلی 1 تا 6 سەرەتایی مامۆستای هونەرم بوو. بەڵێ هەر بژی زۆر خۆشحاڵم کە ئێستا بە هەمان شێوە دانیشتن بێکەوە و پرۆگرامێک پێشکەشەکەین تۆ میوانی پرۆگرامەکەیت باسێکی بێهیوایی گەنجانمان بکەیت. بێهیواییکی زۆر لە ناو گەنجانە هەیە، گەنجانەڵێن حکومەت وا دامەزراندن نییە، پارە نییە، ئیشکردن نییە. ئایا گەنجان هەرتەنیا ئەبێت چاویان لەم دیوە بێت یان خۆیان ئەتوانن هەوڵێک بن و ئەم بێهیواییە نەبێلایەن؟ خۆی پێشەکی بە داوای لێبوورنێکتان لێ بکەم لە شەوەکەمێک بای تەندروستیم ناجێگیرە جا ببوورن بۆ هەموو کەم کورتیەک. لە ڕاستیە معاناتی گەنجی ئێستا زۆر فەرقی لە ڕابردووە لەوانەیە ئێوە و کەسانی پێش ئێوەش هیچ خەمی نەبوو لە دنیا، یعنی تەنها ئەمانجی و بخوێندنەکەی تەواو بکە سعی خۆی ئەکرد 100% دڵنیا بوو کە داهاتووی دیاری کراوە وەدا ئەمەزرێ و پارەیەکی باش و معاشێکی باشیە 28 ڕۆژدارێ معاشی خۆی وەرەگرێ وە خان و ژنهێنان و هەموو شتێکی دابین کراوە بوو هیچ کێشێکی نەوە. بەڵام گەنجی ئێستا بە بۆنی هەلی کارەکان و ئەیبینی کە چەندێک ئەرک هەیە لەسەر گەنج کە بە فێری بێ بۆ ئەوی بتوانێت ئیشێک بەدەست بێنێت تا ئینات نەماوە ئەم گەنجە ئەبێ بڕوا لە دیزاین شارەزابێ، لە مۆنتاژ شارەزابێ، لە بواری میدیا شارەزابێ، بڕوا مارکێتینگ شارەزابێ، زمان شارەزابێ. پێویستی بەوەی یەک دنیا سکیڵ و شارەزایی فێر بێ هەتا ئەوکو بە معاشی کەم لە شوێنێکا ئیشی دەستکەوێت. جا بۆ ئەمعاناتی زۆرە گەنجی ئێستا حەقی خۆیانە بێهیوا بن، بەڵام حەقی خۆیان نییە کە درێژە بۆ بێهیوایە بن و دانیشن بەدەستە وسانی، چونکە هەمومان گەنجی ئەم وڵاتی، منیش گەنجی ئەم وڵاتم. ئەگەر بینە سەر معانات لەوانەیە لە هەمویان معاناتم زیاتر بوو بێ. وایە بیانۆکانی گەنجی ئەم سەردەمە چییە؟ پارەم پێ نییە، کە سوکار بۆ نمونە پشتگیریم ناکات، دایک و باوک پشتگیریم ناکات، بارودۆخی ژیانم وایە ئیش ئەکەم، ئێمەش هەمووانەمان کرد بوو. بەڵام ئافەرم بۆ کەسەی کە بیانوو ناهێنێتەوە، چونکە بیانووی ئێنانەوە شتێکی زۆر ئاسانە، هەموو کەسێک دەتوانێت بیانوێنێتەوە. جی لە پێش جەنابیشت ئەم کێشانەیان بینی بێت بەرەوکیان گرێت، بەڵام ڕێژەکە کەمتر بوو بێ. ئێستا پێمان بڵێ وەکو گەنجێک تۆ خۆت چۆن ڕێگەی ژیانی خۆتت دۆزی و چۆن بەدەست ئەو بێهیوایانەوە خۆت ڕزگار کردیان وا ئەکی کارت تێنەکە؟ پێش هەموو شتێک خۆناسین زۆر مهمە. کاتێک باسی خۆناسین ئەکەی لەم سەردەمە کۆمەڵی کەسێک گاڵتەی لێ دێت، بەڵام هەتانە چیتە ناوی نازانی کە گرنگی خۆناسین چەندێک گرنگە. خۆناسینی چۆن پێیا بێ بۆ پێیان نابێ من دانیشم لە ژێر بەتانیەکەوە خەری کۆمنت نووسین بە موسی لایڤەکانی تیکتۆکەم و بەس جنێو بفرۆشم لە کۆمنتا و قسە بکەم و ڕەخنە بگەم. خۆناسین بۆ ئەبێ کە من دەستەوسان نەبم، هەوڵ بم بزانم من لە چیا باشم و لە چیا باش نیم. ئێستا من خۆم ناسیوە ئەزانم من بۆ ئەو پسپۆڕی و ئیشانە نابم کە پێویستی بە توانای جەستەییە، چونکە توانای جەستەیی من لە توانای جەستەیی گەنجێکی تر لەوانەیە کەمتر بێ. بەڵام گەنجێکی کەشەیە توانە جستەیەکی دیکە لە ژیانی داهاتوی بۆ دەستەبەرەکە، بەڵام من لەوانەیە پەیوەندی بە عیلاقاتەوە بێ، پەیوەندی بە زمانەکەمەوە بێ، پەیوەندی بە شارەزابوونمەوە بێ، پەیوەندی بە خەڵک ناسینمەوە بێ. ئەمە بکەم بە نقطەی قوتی خۆم بۆی شتێکی بێ بەدەستبێنم لە ژیانە. ئەگەر تۆ دانیشیت نازانی کە تۆ لە چیا باشی، ئەبێ هەوڵ بی پەلاماری کۆمەڵە شتێک بی لە چەند شتێک ئاشکست بێنی، ئەزانی کە تۆ بۆ ئەمە نابی و بۆ ئەوە ئەبی. هەتا ئەوەش نەکا ئینسان بەڕاستی خۆی نادۆسێتەوە، نازانێت کە شتێکا باشە بۆ شتێک باشە. ئەتوانم بڵێم من ئەوم کردووە، زۆرترین شتم تاقی کردوەوە، لە یەک دنیا شتا بەشداریم کردووە، تاقیم کردوەوە ماوەیەک لەسەی بەردەوام کە زانیم داهاتوی من لەمەیانە وازم لێنا. ئەتوانم بڵێم هەتا ئێستاش لە 170 تا ڕادەی خۆم دۆزیوەتەوە، هێشتا ماوێت. باشە. خوێندکاری کۆلیژی نەخۆشیێت ببوورە شیکاری نەخۆشیەکان بوویت و لە هەمان کاتە قسەکەرێکی باشی بۆ گەنجانیش. ئەمە چۆن دروست بووە؟ شتێک هەیە پێوترێت تایم مەنیجمنت، کۆنتڕۆڵکردنی کات. یعنی زۆر مهمە گەنجی ئەم سەردەمە کاتی بەتاڵ نێڵێتەوە بۆ خۆی. یعنی ئێستا من خۆم لەناو سۆشیال میدیایان، بەڵام زۆر شتی سۆشیال میدیای ئاگام لێ نییە. لەوانەیە ڕفیقەکانم یان ماڵەوە باسی بکەن، ئەڵێم ئاگام لەو مەسەلە نییە ڕوویاوە.
چونکە من سوۆسیال میدیام بەکارێناوە بۆ ئەوە بەکاری نایانم دانیشم سێری ئەم شتە و قسە و باسانە بکەم کە لە سەردەما ئابێ بە ترێند و کۆمەڵی قسەی بێمان نابێ بە ترێند لەناو خەڵکا بۆ شتێ بەکارێنم کە خۆمی بێ بەرەوە بێشەوە بەرم و کۆنتترۆلکردنی کات هەمومان 24 ساعتمانەیە من 6 ساعتی بەتاڵم ماوە دانیشتم لە خوێندنەوەی کتێبە بەسەرم بردووە ڕۆژانی جمعان لە کاتێکە هەموو دەوروبەرەکەم خەوتون من ساعت 6 بانیا ساڵم بۆ کتێب خوێندنەوە هەموو شتەکە ئەوەیە تۆ ئەو کاتی خۆ چۆن بەکارێنی ئەتوانین لە تیکتۆکا بەکاری بێنی ئەتوانین لە کتێب خوێنەوە بەکاری بێنی یعنی هیچ ئازادیەکی شتیانی و هەموو کەسێکی شتوانێ بیکا بەڵام ئازا و کەسێکە جێبەجێیەکە باشە کاتە بۆ ئەوی کە گەنجێک بتوانێت سەرکەوتوو بێ بەو کێشانەی کە هەیەی لە ژیانی خۆیە ئەتوانێت چ ڕێگەیەک بگرێتە بەر ئەو نهێنی سەرکەوتنە چییە؟ زۆر مهمە ئینسان بۆ گۆڕینی خویەک لە خۆیان کۆمەڵە ستێپێکی یعنی نابێ ناتوانانی تۆ بۆ نمونە 3 ساڵە گیرۆدەی و گیرۆدە و کۆیلەی دەستی درەنگ خەوتن و درەنگ هەڵسانی بتوانانی بەماوەی شەو ڕۆژی ڕێکی کێتەوە پێشەم شتێک یعنی ئەگەر تۆ بتوی ئینسانێک بگۆڕێ بەرەم ئینسانە تێبگەی من ناتوانم بۆ نمونە ئێستا باسی شتێکی توبی لەگەڵ ئێوە بکەم لەبەرەوەی ئێوە میدیاکارن بەڵام ئەتوانم بە زمانێکی میدیایی خۆم لە ئێوە نزیک بکەمەوە و باسی بابەتی میدیایی بکەین بۆی متوان پەیوەندیەک لەگەڵ ئێوە دروست بکەم کاتێک قسەم کرد ئێوە گوێم لێ بگرن کاریگەری لەسەر ئێوە دروست بکەم ئینسانە بێ ئەو کەسە بدۆزێتەوە کە کاریگەری لەسەر دروستەکە و دوێ ئەوە فێر ببێ کە ڕاست و غەڵەت جیاکاتەوە زۆر کەسمان بینیوە ڕاستی لێ بۆ بە غەڵەت و غەڵەتیشی لێ بۆ بەڕاست جاکردنەوەی ڕاست و غەڵەتیش پێوەری هەیە نابێ بە عەقلی خۆت بڵێ ئەمە ڕاستە ئەوە غەڵەتە پێوەرەکانی چین پێوەری خواییمان هەیە کە ئاینە پێوەری زانستیمان هەیە و پێوەری ئەزمون و کلتوری کۆمەڵگامان هەیە تۆ ئەتوانی شتەکانی ژیان خوەکان بدەی لەم پێوەرانە بزانین ڕاست نییە غەڵەتن کە ڕاست و غەڵەتت بۆ جیا بووە پرۆسەی دانپێنان دێتە ناو ئایا تۆ دانی پیانەی کە غەڵەتە و ڕاستە ئەگەر هەتا بەیانی من قسە بۆ تۆ بکەم کە جگەرە کێشان شتێکی خراپە کە تۆ شانەزی پێوە بکەیت و سناپی پێوە بکەیت و لە سناپا داینیت و بە شانازیەوە باسی جگەرە کێشان بکەیت من ناتوانم گۆڕانکاری بکەم لە تویە مادەم تۆ خوەکەی خۆت بەڕاستە زانی ئەبێ بیت بڵێ من غەڵەتم و دانی پیا بنی پاشان پرۆسی هەنگاونان دێتە پێشەوە هاتۆ ئامادەی هەنگاو بنی مادەم بە غەڵەتت زانی و بەڕاستە زانی ڕاستت بەڕازانی و غەڵەتت بەڕازانی یاڵە هەنگاو بنێ بۆ ڕاست دوورکەوە لە غەڵەت هەنگاونانیش شتێکی ئاسان نییە پێویستی بە پرۆسەیە ئەبێت کاتێک خۆیەکت تەرەکرد جێگرەوەیکی بۆ دانی و ئەو بزانی کە هیچ شتێک بە ئاسایی ناگۆڕە لە ئینسانە پێویستی بە وردە وردەیە پێتەڵێوانە زیاتر ڕوونی ئەەکەیتەوە مەبەستە چییە؟ بۆ نمونە ئێستا خوی زۆر باو لە ناو گەنجا کات بە فیڕۆدان درەنگ خەوتن خواردنی خراپ هاوڕێی خراپ ڕەفتاری خراپ قسەی خراپ مانە هەمویان خوی خراپ هەمویان بەم پرۆسی ئەتوانرێ بگۆڕێ هەر خویەک لە دنیاە هەر ڕەفتارێک لە دنیاە تۆ بیری لێکەی تۆ بەم پرۆسی توانی بیگۆڕی هەنگاوی بۆ بنێ وردە وردێ هەنی پەلەمەکە من لە بواری پۆلی 12 ئیشەکەم تەلەبەیەکم هەیە تایبەت ینی بە تایبەت قسەی لەگەڵاکەم 3 ساڵە گیرۆدەی درەنگ خەوتن و درەنگ هەڵسانە ئەویست بە هەفتەیەک من بتوانم ڕێگای بۆ دانم بە هەفتەیەک چاک بێ وتم تۆ خویەکی 3 ساڵی ناتوانێت بە هەفتەیە بگۆ چی بکە بۆ لە خۆت خۆش بە لە خۆت خۆش بە پێویستی بۆی لەوانەیە مانگ دوو مانگ خەریبی تاوەکو تۆ سیستەمی ژیانی خۆت ڕێگەیتەوە بە مانگێک تۆ هەموو بەیانێک زوڵسە هەموو بەیانێک ساعت 6 هەڵسە و سزای خۆت بە مەخەوەرەوە بە ڕۆژەکەی مەخۆرەوە تاوار لێدێ وردە ئیتر سیستەمی سیرکادیان ڕیتمی پێوترێ لە جسما لە مێشکا کە ئەو سیستەمی خەوە ڕێگەکە وردەوە دوای لێدێ لە سعات دەی شەوە ئیتر هۆرمۆنی میلاتۆنی نەڕژێ و خەوت ڕێکە بێتەوە و تۆ شوای لێدێ بەبێ و موبایل تەوقیت کەیت و 6 تەوقیت دابنی ساعت 6 بانی خەبەرتەوێتەوە ئۆتۆماتیکی خۆ خەوەتە بەرەو تاقیکردنەوەی قۆناغی 12 ڕوین باش شتێکی باشت درکان کە قسە ئەەکەیت بۆ ئەو کەسانەی کە لە قۆناغی 12یان ئەو خوێندکارانی لە قۆناغی 12یان ڕێنمایەکی گشتیمان بیتێت بۆ ئەو خوێندکارانی کە تاقیکردنەوەی قۆناغی 12 لە بەردەمیانە بەردەوام بن و کەم بڕۆ زەختێکی سەرەتاییمان ناوێت لە مانگی سێ تااقەتت نەمێنێ زۆر زۆمیمەکە تۆ بۆ پرۆسەیەکی 1 ساڵی خۆت ئامادە ئەەکەی لە هاوینەوە خۆت نەکوژی لە هاوینەکەیەوە مەبەستم ئەم تاقیکردنەوەە بکە ئێستا لە بەردەمیانایە بردەوەردە بەرەو تاقیکردنەوەی ئەم ساڵە ڕۆن قسەیەکی ئەڵێ ئەوەی ئەیکی تونایکی بەدەست خۆتەوەی ئەبێت و نابێت بەدەستۆ نییە ئەگەر تۆ هەوڵی تاواتی داوە لە هەوڵدانەکانی خۆت دڵنیام لوی کە ناترسی چونکە خۆت ئاگات لە خۆتە بەڵام ئەگەر بە فێڵ ڕۆشتبی و چوبی دەسەر مەلزەمە و کتێبەکان و خەریکی موبایل و چاتکردن بووبی و تەرکیز لەسەری نەبوو بێ دڵنیام لەوەی کە ئەترسی و باوەڕ بە خۆت نییە چونکە خۆت دڵنیای لەوەی کە چیت کردو و چیت نەکردووە بۆی ئەوەی کە خۆی ئامادە کردووە دڵنیام لەوەی کە ناترسی زۆر بە بیۆرەوە بڕاتە ئیمتحان و هەمومان بە قۆناغەیە تێپەڕین الحەمدولیلا من خۆم پێ تێپەڕیم و ئەتوانم بڵێم فاکتەری سەرەکی سەرکەوتم لە پۆلی 12 جێگیربوونی باری دەرونی بووە ئێمە
گەنجەکانمان هەندێک جار لەبەرەوەی کە گەنجی ئەم سەردەمە بێگومان سوشیال میدیا لە بەردەستایەتی جیهانەوەی کەوترێت بووە بە گوندێکی بچووک ئەبینێ لە شوێنەکانی ترچێ گوزەرمە چاوەڕوانەکانی زۆر جیاوازترە بۆیە لەوانەیە زۆرێک لە پەیوەندیەکانی گۆڕانکاری بەسەراهات بێت تۆ چۆن باسی پەیوەندیەکانەکەی هەم پەیوەندی لە شوێنی کارە چۆن دروست بکات هەم پەیوەندی خێزانەکانی چۆن ڕێکبکات چون زۆر جار ئەیەوێت بۆەوەی کە لە دەرەوە ئازاد بێت دێت پەیوەندی خێزانەکانی ئەپچڕێنێ پەیوەندی مەسلەی پەیوەندی شتێک زۆر گرنگە یعنی یەکێک لەو شتانی کە لە منایە زۆر شتانازی پێوەکەم ئەوەی لە مۆزووی عیلاقاتە زۆر بێزم یعنی زۆر تۆم عیلاقە لەگەڵ کەسی بەرامبرا دروست کەم فاکتەرێکی زۆر سەرەکیش بۆ بۆی هەم ئیش بەدەست بێنم هەم بتوانم پەیوەندی لەگەڵ کەسی بەرامبرا دروستکەم و کاریگەری لەسەر دروستکەم ئەمە هەر لە خۆتا بوو یا بە تەکنیک وڵای ئەو خۆی گەورە لە منان دروستی کردو هەستاکەم بەڵام خۆشم زۆر گرنگی پێداوە کتێب خوێندەوە دەربارەی سیر ئەو کەسانم کردو کە عیلاقاتیان بێزە بۆی چاویان لێ بکەم پەیوەندی دروستکردن ئەگەر بە شێوازێکی دروست بێ مرۆڤ زۆر بەرەو پێشەوە با پەیوەندی دروستکردن ئەگەر بە شێوازێکی هەڵە بێ مرۆڤ زۆر بەرەو دواوە ئەوە لە پرۆسی بەرەو پێشون لە ژیانە هەر گەنجێک ئەگەر بیە گۆڕانکاریێک لە خۆیان بکە پێشم هەموو شتێک باسێکی دەوروبەرەکەی بکە بزان لەگەڵ کی هەڵسوگۆتەکە ئەگەر تۆ لەگەڵ کەسانێکی دواکەوت و هەڵسوگۆتەکەی کەسانێکی دواکەوتوشە لێ دەرەچێ ئەگەر لەگەڵ کەسانێکی پێشکەوتووە هەڵسوگۆتکەی پێشکەوتوش دەرەچی لەگەڵ سەرکردەیە بە سەرکردت لێ دەرەچێت لەگەڵ بزنسمانە بە بزنسمان لێ دەرەچێت لەگەڵ ئەوایلەکانی زانکۆیە بە ئەوای لێ دەرەچێت زۆر میمە تو فلتەری ئەو کەسانە بکەی کە لە دەورتان ئەو هاوڕێی کە گرنگی بە کاتەکانی تۆ نادا لە کتێب خوێندنەوە دوور دەقاتەوە ئەدباتەوە سەخوە خراپەکە سەعات 12 شەو ئەدباتە دەرەوە لە ماڵ چواری بیانی ئەتێنێتەوە لە کافتریا ئەو هاوڕێ دڵسۆزی تۆنی هەتا هاوڕێ لانەبەی گۆڕانکاری دروست نابێت چونکە هاوڕێ بەجددی زۆر کاریگەریە باشە کە بوار کۆتا پرسیاری من دیاریکردنی ئامانجێک بۆ خۆت بۆی کە هەنگاو بنی بەرە ڕووی و ئامانجە تا چەند گرنگە زۆرش گرنگە من دایمە لە هەموو شوێنێک باسیەکەم لە هاوینی پێش پۆلی دوانزەوە من ئەو بەڵێنم بە خۆمدا بوتم ئەوێ ساڵێکی تر ئەم کاتانە من دانیشم قسە بووە تەلەبەی پۆلی دوانزە بکەم سیمینار بکەم دەربارەی سەرکەوتن من لە مانگی 6 هاوینی پێش پۆلی دوانزەوە قسەم کرد مانگی 6 دوای ئەوە سیمینارم بە پۆلی دوانزە کرد باسی ئەوە مەگەر کە چۆن کۆنمرینەوە تو 6 مێنا لە پۆلی دوانزە ینی ئامانجدانان و ئەکا لە تۆ کە تاقی خۆ بدەی بەم شتە مێشکی خۆت بدەی بەم شتە تەرکیزی خۆت بدەی بەم شتە دیستراکشن و لێک بچڕانەکان ئەو شتانی کە تۆ دوورەکەنەوە لە ئامانجەکە دووریکەیتەوە لە خۆت چونکە تۆ ڕێگایەکت لێ دیارە سەیری بەردەمی خۆت ناکەی سەیری ئەو سەیری ڕێگاکەکەی گەر سی بەردەمی خۆتکەی زوو ئەگەی پێی تااقەت نامێنێت سا ڕەبیت وەڵام کە سەیری ئەو سەرت کرد هێشتا ماوێتی ئیسراحەت مەکە بڕۆ هاندارێکی زۆر باشە بێگومان لەوە باش زۆر سپاس دەکەین کاک بوار بۆ ئامادەبوونت بۆ زانیاری جوانەکانت بە هیوایەوەی کە گەنجان قسەی جەنابەت باشتر وەربگرن بە حکمەوەی کە لە تەمەنی خۆشیانەوە نزیکێت هیوام سەرکەوتنی هەموو لایەکە سوپاس بۆ میوانداریتان بۆ هەر گەنجێک ئەم پەیامە هەر لە ئێستا من لە ڕێگەی کورساتەوە چاڵنجی هەموو کەسێک و هەموو گەنجەیەکەم هەر لە ئێستاوە دەست پێکەن بوەستن لە کۆمنتکردن و لایکردن و شێرکردن و سیفکردنی هەر پۆستێک کە بەهای کۆمەڵایەتی تیانە دیمەنی نەشیاوی تایە قسەی خراپی تایە هەواڵی خراپی تایە کەسایەتی خراپە بە پێچوانە وەرە لایک کۆمنت شێر سیڤیک ئەو کەسایەتیانەکە کە ئیسوادە ئەگەێنن ئەو پۆست و ڤیددیویانە بکە کە ئیسوادە ئەگەێنن هەر گەنجێک ژیانی خراپە با لە ڕێکردنەوەی خەویوە دەست پێکا لە سبێنەوە ساعت 6 دەستکا بە خوێندنەوەی کتێبێک کە ئیسوادی پێگەێنێ و ئامانجێک بۆ خۆی دیاریکە و هاوڕێ خراپەکانی لە خۆی دوورخاتەوە لە مای مانگێکا گەرنتی یەکەم کە خۆشی خۆی ناناسێتەوە هەر بژیت سەرکەوتوو بیت زۆر خۆشحاڵ بین